گفتوگۆ ئەەکەین سەبارەت بە ئەو مناڵانەی کە هەڵگری کۆنیشانەی داون یان ئۆتیزمن بێ ئەوە بڵین کە ئەو مناڵانە مناڵی ئاسایین و ئەتوانن پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بوارەکانی خوێندن سەرجەم ئەو شتانە جێبەجێ بکەن بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە گفتوگۆی لەسەرەکەین چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵانەیە بکرێت تەنها پێویستی بە مامەڵەیەکی جیاواز هەیە تەنیا پێویستی بەوە هەیە کە دایک و باوکی ئەم مناڵانە ئاگاداری ئەوە بن کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵانەیەکەن و هەروەها دواتر کە ئەخرێنە بەرپرۆسی خوێندن پێویستە ناوەندەکانی خوێندن مامۆستانی تایبەت یان ڕاهێنەرانی تایبەت بەم بوارە ئاگاداری ئەوە بن چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵانەیە ئەکەن گفتوگۆ لەگەڵ مامۆستا ڕێزان شەریفەکەین وەکو ڕاهێنەری پەروەردەی تایبەت مامۆستا ڕێزان مانگەشتەکەین بۆ ئێرە مامۆستا ڕێزان فەرموو بەخێر بێ مامۆستا گیان سەرچاو بەیانی بەڕێزت باش سەرچاو خۆشحاڵ زۆر سپاس بەخێر بێ سەرچاو زۆر سپاس خۆش بژێ بەخێر بەیانی باش باشتر مامۆستا بەڕێستان وکو ڕاهێنەرێکی پەروەردەی تایبەت سەرەتا باسمان لە پەروەردەی تایبەت بۆ بکەی بەڕێستان ڕاهێنەری پەروەردەی تایبەتن لە بەریتانیا باسمان بۆ بکەیت ڕاهێنەری پەروەردەی تایبەت لە بەریتانیا چۆنە؟ سەرتا بەیانتان باش جارێکی تر زۆر سپاس بۆ دەرفەتە کە بە منتان بەخشی و خۆشحاڵم لە تەلەڤیزیۆنێکی کوردی و کوردەواریانە و بەڕاستی لە دڵی هەموو کوردێک و بە تایبەت بۆ ئێمە لە دەرەوە خۆمە بینمەوە سپاسانەکەم ڕاستی حەزەکەم بەس یەک شت هەوەیە ڕاستی کەمەوە من مامۆستا و ڕاهێنەری پەروەردەییم بەڵێ بەڵام لەگەڵیشا تایبەتیش یعنی هەردوو لایەنەکە چکە لەبەرەوەی من هەم لەگەڵ مناڵی ئاساییە تەعامڵەکەم لەگەڵ مناڵی تایبەتیشە تەعامڵەکەم بۆیە واناسانمیت لەبەرەوەی کە ئێمە تەوەرەکەمان ئەمڕۆ باز لە هەڵگری ئەو مناڵانەی کە هەڵگری کۆنیشانەی داون یان ئۆتیزمن چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێ بە شێوەیەکی دروست زۆر سپاس بڵێت منیش ویستم ناڵم ویستم ئەوە ڕاستکەمەوە لەبەر من ئێستا لە مای ئەم پشما ئێستا ڕاستی کە گەڕاومەتەوانەیە دوو سیمینارم کردە بۆ سنتەری ئۆتیزمەکە لە سلێمانی یەک بۆ دایکان و باوکان چۆن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ مناڵەکانیان بکەن هەمیش سیمینارێکم هەبوو دوێنێ بۆ ڕاهێنەرەکانیان بەڕاستی هەستەکەم زۆریان پێ خۆش بوو بەس وەکو ڕاهێنەری پەروەردەی تایبەت لەوێ بەڕاستی لەوێ چکە وەکو ئێرە چۆن ئێستا سنتەرێکی ئۆتیزم هەیە لێرە بە تایبەتە لەوێش بە هەمان شێوە بۆ سنتەرێکی تایبەتمان هەیە نەک سنتەرێ بەڕاستی ئەتوان بڵێم لە هەر ناوچە و منتیقەیەک سنتەرێک هەیە تایبەتە بەو مناڵانە و مناڵانی پێداویستی تایبەت بە هەمان شێوە مامەڵەکردنیان بەڕاستی مامەڵەیەکی پڕڕێزە نەک پڕبەزەی یعنی چکە مناڵی تا گەورەیت یعنی لە 5 ساڵۆتیایەتی هەتا 12 لە 12 بۆ 7 ساڵ مامەڵەکەیان زۆر بەڕێزانە ڕەفتاریان لەگەڵەکرێ ویان لەگەڵەکرێ بۆ ئەوەی حەز بە بەزەیی نەکەن لە ناو کۆمەڵە ئەبێ بەو ڕێزە مامەڵەی لەگەڵکەی بۆی بزانێت کە من چۆن بوونیەتم هەیە وەکو مناڵێکی ئاسایی چکە من ئەگەر لەگەڵ مناڵێکی ئۆتیزمە چکە هەنێ جار ئێستا لە خوێندنگە کوردیەکان تێکەڵن لەبەروی تایبەتمان نییە لە خوێندنگە کوردیەکان تایبەت بۆ مناڵانی ئۆتیزم یا مناڵێکی پێداویستی تایبەت هەردوو لایەنەکە تێکەڵە من ئەبێ مامەڵەم وەکو ئەو بێت بۆ ئەوەی حەز بۆ بکە کە ئەویش وەکو ئەوە ینی تەعاملەکەمان جۆرێکی تر نییە بڵێم جیاوازە ئەوەتە من هەڵە نەبووم کە سەرەتای تەوەرەکە وتم مناڵی ئاسایی بەڵام پێویستی بە مامەڵەیەکی کەمێک جیاوازتر هەیە و زۆر تایبەت کە ئەڵین تایبەت واتە ئەبێ بەرنامە و پرۆگرامێکی بۆ دابنی بۆ ژیانکردن نەک بۆ ئەوەی بۆ فێرکردن یعنی حتى دوێنێژ لە ئاماژەم کرد لە سیمینارەکەمە بۆ مامۆستایان وتم ئێوە ئیشتان ڕاهێنەرە ینی ڕاهێنانەکەن ئەبێت جیاوازی بکەن لە نێوانی ڕاهێنان و فێرکردنە ئێوە جارێ ئیشتان ئەوە نییە دارا دووداریدی فێری ئەو مناڵەکەن چونکە قورسە ئەبێت تۆ فێری ژیانکردنی بکەیت بۆ نە چۆن پیش بەخۆی بەستێ پێویستی بۆ نەبێت کە مامۆساکە وتی بتڵا ئاوکە و دەربێنە نەک مامۆساکە بۆی دەربێنە چکە ئەو کاتە ئەو سنتەرە نابێتە سنتەرێکی ڕاهێنە ئەو کاتە وترێت دایانگا باشە مامۆستا ڕێزان ئێستا بۆ منداڵانی ئاسایش زۆر سەختە تۆ بەرپرسیارەتیان فێر بکەیت چ بگا بە منداڵێکی ئۆتیسم کات بێگومان تۆزێکە بێت تەکنیکەکە بۆ ئەو جیاوازتر بێت
زۆرێک لە دایک و باوکەکانی ئەم منداڵانەش خەمیان ئەڵێن دوا ڕۆژ ئەم مناڵانە چیان بەسەر دێ خۆم نەمێنم ئینشەڵڵا هەمویان سایان بەسەر مناڵەکانیانە بمێنێ چۆن تۆ ئەتوانیت فێری منداڵێکی بکەیت کە پشت بەخۆی ببەسێ ئەگەر ئۆتیسم ئەوە ویستم ئەوت پێ بڵم بۆ ئەگەر مناڵێکی ئاسایی پێویستی بەوەیە بە 3 مانگ کەوچکێکی چێشتەکە بگرێ و بیخوا مناڵێکی ئۆتیزم تەمان ئاستی هەیە ئاستی لاوازیان هەیە کە زووتر فێرە بن مامناوەندیان هەیە باشترە لەوە بەڵام ئاستە بەرزەکان تەمان لەوانەیە بڵم ساڵ زیاتری پێویستە من ئەوە مود بە دایک و باوکان ئەبێت تۆ چۆن واقعی مناڵەکەت قوبوڵ کردووە کە ئۆتیزمی هەیە ئەبێ ئەوەش قوبوڵ بکەیت کە مناڵەکەت هاتە سنتەرەکەەوە قوبوڵی ئەوە بکەیت لەوانەیە بە بڵێم بە 4 ساڵ پۆلێگە بڕێ کاتمامۆستا ڕێزان ئەگەر قسەکەت لەبین نەچێت لە هەر ئاستێکا بن ئەمان فێر ئەبن بەڵام زەحمەتی و ئاسانی کارەکە یعنی یەک نمونەتان بۆ باسکە من خوێندکارێکی پچکۆلم هەبوو بەڕاستی ئۆتیزمی هەبوو بەس لە خوێندگەیەکی کوردی چکە من لەوێ بەخۆبەخش لە خوێندگەیەکی کوردیش ئیشەکەم ماشەڵای زۆر سپاس دەکەم ماشەڵای عنی دایکی هەموو جار ئەیوێ بەڕاستی بە گریانەوە هاتە بەردەمی من ئەیوێت حەزی لێ نییە هیچ فێر نابێ من وتم وازی لێ بێنە بۆ من هەموو ڕۆژ لە مانگینەوە کە دەستی پێکرد هەتا مانگی 5 ناوی منی نەئەزانێ ئەها بە پاداش تو سزا شتەکانی فێرەکەی هەموو جار دایکی وت ئەمە کی ئەم قەڵەمە یایتێکی ئەمە پاداشتی کردەی نازانم من ڕۆژانە یەک مەعاملەم لەگەڵ کرد بۆیە ئەڵم مناڵی ئۆتیزم ئەبێت تێکەڵی مناڵی ئاسایی بکرێ هەموو جارم وت من ناوم چیە نازانم ئەوێت ئەجە زۆر جوان ماشڵا شیرینە حتا لە پیجەکەش دامانە لای خۆمان حتا ڕۆژانە بە تەلەبەکان من ناوم چی بوو مامۆستا ڕێزان وای لێ هاو لە مانگی 24 5 باشم بیرە وتم من ناوم چێ وتی دادە ڕێزان یعنی ئەوەنە بە شیرینی یعنی کە پێی وتم خۆم چاوم ڕێک فرمێسکی پێهاتە خوارد ئەو دایکەی 100 جاری بە من وتووە من ئەوەنە بەرزی لە لای من مامۆستا ڕێزان چونکە ئەو مناڵەمە وا لێ کرد یعنی ناوی تۆ بزانێت تەسەوورمان ناکرد ئەوە یعنی من ئەمە ئاستێکی بەرزی ئۆتیزمی هەبووە ئاستی ژیریشی کەمە یعنی ئاستیش بیرکۆڵیش بوو لەگەڵ ئەوە بەڵام توانراوە کە ڕابهێنرێت بۆیە ئەڵێم یعنی هەنێجا گوناحە تۆ هەر بە تایبەت کە ڕاستە سنتەری ئۆتیزم شتێکی ترا بەڵام ئەبێ دایکان و باوکان شەرم نەکەن لە شاردنەوەی مناڵەکانیان ئەبێ تێکەڵی خەڵکیکە ئێستا من کە قسم لەگەڵ دایک و باوکانی ئێرە کرد بەڕاستی هەمویان نەیانوت هەبوو ئەیوت مامۆستا من 4 ساڵە ناتوانم تێکەڵی خەڵک بم لەبەرێ هەمووی شتم پێ ئەڵێ بەزەیم پیامایەتەوە وتم مهم ئەوەیە تۆ ئەبێ نابێ شەرم کەی لە مناڵەکەت ئەبێ ڕوبەڕووی واقعەکە و بیتەوە چکە کە شەرمت کرد ئەو مناڵە ڕۆژە لە ڕۆژان گەورە بوو شەرمەکا لە تۆش یعنی زۆر دایکان و باوکان هەر لەوێش ئەو هەمان شتمان هەیە بەڕاستی ئەڵێ شەرمیان نەکرد کە بڵێ مناڵەکەمان حاڵەتێکی تایبەتی هەیە حتا ڕۆژێ لە سیمینارێکا کە نەختێ قسم بۆ کردن وتم بیخە پێش چای خۆ پێت خۆشە ئێستا تو شانازی کە بە مناڵەکەتەوە بەس 2 ڕۆژتر لەوە بێتە جێگەکەی من بڵێ بەداخەوە من دایکم کە هاتوومەتە ئێرە هۆکارەکە دایکمە ناتوانم ناوی دایکم بێنم چکە شەرمی کردو لە شاردنەوەی شتەکەی من ئەو حاڵەتی من هەمە بە پێچوانە پارێزن ئەگەر بە پێچوانە ئەو بێت بڵێ شانازیەکەم بە دایک و باوکمەوە بەڕاستی یعنی من پێت بڵێ هەموو کورد هەموو قەومی کورد لەوانەیە هەموو حاڵەتێکما هەبوو بێ لە مناڵیە بەڕاستی یعنی بە تایبەت لایەنی فرەجوڵەی ئەمە زۆربەی کادوتومە لەوانەیە من بە مناڵی فرەجوڵەیەکم هەبوو بێ بۆیە تا ئێستاش هەر جوڵەم زۆرە باشە مامۆستا کەواتە ئەتوانین بڵین قوتابخانەی یەکەم لەبەرەوەی کە ماڵە دایک و باوکەکە پێویستی دایک و باوکی خاوەنی ئەم منداڵانە پێویستیان بەوە هەیە کە ڕاهێنانیان پێ بکرێت کە چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانیان ناکەن بە تەئکید ئەبێ یەکەم شت پێم وتون بناغە یەکەم بناغەی پەروەردە دایک و باوکەکەیە یەکەم لە شاردنەوە ینی نەی شارێتەوە کە مناڵەکە و حاڵەتی هەیە شەرم نەکات بچێتە دەرەوە چونکە مناڵ پێویستی مناڵی ئۆتیزم خۆی وایە حەزی لە شتی دووبارەیە حەز ئەکا ئێستا ئەمڕۆ لێرە دایبنێ حەزەکە بەیانیش بێتەوە هەر دەستکاری ئەو کاتەوە بەڵام تۆ ئەبێ عاقڵانە و شیرانە ڕەفتارکەی لەگەڵی فێری شوێن گۆڕکەی بکەیت بی بەرە پارکەکان بی بە مزگەوت بی بە مۆزەخانە بی بە مەتعەمێکەوە دایبنێ لەگەڵی بۆ ئەوی شوێنەکان بناسێت چکە چاوی ئەکرێتەوە شتێکی تر کە زۆر گرنگە باسم کردووە مەلەکردن مەلەکردن زۆر 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 گرنگە بۆ مناڵان بۆ فرەجوڵە و بۆ ئۆتیزم ینی هەر بۆ مناڵی ئاسایش ینی بۆ خۆشمان زۆر تەندروستە بەڵام
دەرەجە ئەتوانم بڵێم بۆ مناڵانی ئۆتیزم و فرەجوڵە باشترە وەکو خواردنش کاریگەری هەیە ماوەسەڕێزان پاک وەرەگرێ وەکو خواردن ڕێژیمی خواردن تایبەت دەورە بڵێ جا شتێکی تریش خواردنەکانیان ئەنی بەڕاستی من گلەیم لە دایک و باوکان هەبوو وتم خواردنەکانیانم سیر کرد هەبوو بۆ نانی نیوەڕۆ یەک چپسی گەوری پێبوو هەبوو پاکەتی خواردنەکەی هەمووی بسکیت و چۆکلێت بوو من وتم چێژی پێ بەخشێ ئەو دقەیە بەڵام زیاتر ئەجوڵەیە يعني تۆ تێ هێوری کەیتەوە بەڵام تۆ بە حەب و دەرمانەکە بە شروبەکە هێوریەکەیتەوە وتم ئەتوانی بۆکسێک هەیە بەش کراوە تۆ ئەتوانی لە جیاتی ئەوەی شیرینی بۆکەی تۆزێ مێوژی بۆ تێگا گێزەری بۆ پاکە بۆ تێرە خیار ئەنجا چپسیش هەیە چپسی بچوو گێسە هەیە ئەوەشی بۆ بخەناوی یعنی بێبەشی مەکە لە شتەکان بەڵام نەک تۆ خواردنی ئەنود مامۆستا ئێمە چی بکەین ئەو هەر ئەوە ئەخوا وتم وانە تۆ خۆت تسلیمی ئەو کردووە بڕواتان هەبێ ینی ئەیخوا بەس ئەوەیە ئەبێ ڕاهێنەرەکە چوە ئەها چاودێر بێ بەسەریەوە یەکەم جا پێ بڵێ بە دەستبەر بۆ ئەوە چکە ئێمە ئەوە ئیشمانە هەرچەند ئیشی ڕاهێنەر نییە لە کاتی ناخواردنە سەرپەرشتیاری خوێندکارەکان مامۆستا ڕێگەیانە گونجاوە بۆ هەڵگری مە بڵێن مناڵانەی کە هەڵگری کۆنیشانەی داونیشن بەڵێ ئەمە مناڵانەی کە هەڵگری کۆنیشانەی داونن ئەم ڕێگەیانە بۆ مناڵانش گونجاوە زۆریش گونجاوە بۆ هەموو مناڵێک ینی تایبەت بێ مناڵانی تریش پێم هەر دەورە بینێت ئەی چۆن بە تاکی دووە ینی هەر خۆشمان بۆ شیرینەکان ینی بۆ فاسفودەکان کە ئەی خۆین چێژێکی تایبەتمان پێ بەخشە خۆشە چکە مادێکی تیاکراوە چێژ بە لەشی تۆ بەخش بەڵام دوای حەزەکە زیاتر بخۆی بە تایبەت شیرینەکان ینی ئەوانم تاکید کردەوە هەرچەنە خۆزگە ینی من لێرەوە چکە دایکان و باوکان زۆر داوایانە کرد ئەنوێت شوێنیان نییە چکە مناڵانی فرەجوڵە پێویستیان بە شوێنێکی گەورەیە پێویستی بەوەنیە لە ژوورێکە حەبسیکەی لە پۆلێکە بە زۆرە بێدای نیشێنی پێویستی بەوەیە تۆپێکی بیتە دەست یاریەکی بێتە دەست بچێت لەو ساحەیە تا ئێوارە بە یاری بکە ئەبێ ڕێگەی بێ خۆ تۆ بۆ ژیانکردن هێناوتە نەک بۆ ئەوەی فێریکەی وڵا بابێ یا فێری ئەبێ بکەیت چۆن ناوی خۆی بانگی بکە عنی کە ناوی بە ناوی خۆی بانگی کرد وەڵام باتەوە کە زۆربیان کەشی ئەویان هەیە باش مامۆستا ڕێزان ئێمە هەندێک جارە بینین ئەم مناڵانە لەوەی کە بەرکەوتنی کۆمەڵایەتیان هەبێت تێکەڵ بە قەرەباڵغی بکرن ئەترسن زۆرجار حەزیان لەوە نییە یەکێک لە ناسراوەکانی ئێمە منداڵێکی توشبی ئۆتیسمیان هەبوو ئەم منداڵە لە ژوورەکەی خۆت کە خۆی ئەتهێنایە دەرەوە بێتاقەتە بوو تۆزێک تێک ئەچوو بەڵام لەبەرەوەی کە تێکەڵ بە کۆمەڵگای کەوتی هێنامە سەر سفرەکە تێکەڵ بە مناڵانی ترمەکە ئەوە سەرەتا زۆر بێتاقەتی ئەکرد بەڵام وتی من کۆڵم نەدا لەگەڵی ئێستا وای لێ هاتووە لەناو کۆمەڵگای لەناو قەرەباڵغی بەوشە ئەمە ئەتوانێت بەڕاستی بۆ هەموو مناڵێکی ئۆتیزم هەموو مناڵێکی زۆر حەبسیکەی لە هەر خۆشمان تۆ زۆر لە ماڵەوە بمێنینەوە بڕوا بکە دوایی تااقەتت نابێ بچیتە دەرەوە مشکت دەرەوە ناخوێنێتەوە حەزی لێنە بەس مناڵی ئۆتیزم با پێ بڵم 10 دەرەجە لە ئێمە زۆرترە یعنی پێی خۆش نیە و تێکەڵ بێت چونکە لەگەڵ خۆیاتی ئەو لە دنیای بەس خۆیاتی یعنی ئێستا ئێمە دانیشی قساکەین ئاگای لە ئێمە نییە بەس لە دنیای خۆیاتی بەس کە تۆ تێکەڵی مناڵەکانی کرد یاریەکانی دیایە تۆزە دوورت خستەوە لە تۆزە یاری ئەلکترۆنیەکان ئەنجا لە خواردنەکان وەکو وتم لە هەوا ماشەڵڵا عنی هەوای کوردستان و جەوی کوردستان ئێستا زۆر خۆشە بۆ مناڵان تێکەڵیان کە بۆ یاریەکان کە هەیە لە دەرەوە یعنی فێر ئەبێت ئەوەنی حەز دوایی بە دەرەوە بێ حەزی من پێ دەڵم ئەو مناڵە ئاوا بوو لای ئێمە حەزی پێی نەبوو ئەگریای من ناچم بەڵام دوای وای لا خۆیە هاو باشە مامۆستا بەم ڕاهێنانانە بەم جۆرە مامەڵەکردنەی کە بە ڕێزت باسیەکەیت لەلایەن دایک و باوکۆیان لەلایەن ناوەندەکانی خوێندنەوە ئەو مناڵە ئەتوانرێت بەرەو باشتر هەنگاو بنێت و بگاتەوە ئاستی کە هیچ نیشانەیەکی ئۆتیزمیان فرەجوڵەیتیانە ڕاستی پێ بڵم لەوانەیە ئەمە هەنێ لە دایک باوکان ئەو ڕەشە بە منی ئاوێت یعنی مناڵەکەمان چاگە بێت خۆی بەوەکوتم ئاستەکەی کەوتووە بەڵام ینی شتێکی وانە ئێستا بڵێن ڕێک 100% چاگە بێ بەس وەکوتم ئەتوانێت فێری ژیانکردن بێ ئەتوانێت پێش بەخۆی بەستە قیتانی پێڵاکە خۆی چاکی کاتەوە ئەتوانێت خۆی پەرداخە ئاوەکە بێنێ ئەتوانێت خۆی بۆ نمونە بەدەستی خۆی بڕاتە ینی دەرەوە خۆی جلەکانی خۆی بێنێ لە بەری بکە ئەمانە ژیانکردنە چکە مناڵی ئۆتیزم ژیانکردنیان جارێ پێویستە دوایی کەزانی و ئاستەکەی باشە چا فێری شتی تری بکە فێری ئەوەی بکە ناوی خۆی چۆن بانگیکە ئەنجام مهم ئەوەیە یەک خاڵ زۆر گرنگە کۆڵ نەیەیت
چونکە کە کۆڵتدا ئێستا بۆ نمونە یەکشت ئێستا بۆ نمونە لە ئەشکەوتێکە ئەگەر یەک دڵۆپە ئاو پێێتە خوارەوە سەری ئێمە بکەوێ هیچ هەستی پێ ناکەی شتێکی نەرم و ینی طبیعیە بەڵام تۆ وەرە ئەو دڵۆپە ئاوە بۆ ماوەی ساڵێک لەسەر تاشە بەردێک بێ لەوانەیە ئەو تاشە بەردە بشکێنێت ینی بۆ ماوەی ساڵێک کەوایە تۆ نابێ کۆڵ بێت چونکە ئەو دڵۆپەی تۆ ئیشی خۆی هەرەکە لە ماوەی ساڵ بەڵام بەردەوامەکە ئۆتیزم وایە باشە مامۆستا ڕێزان ئەم منداڵانە زۆرجار لە شوێنی تازە لە گۆڕانکاری بێ ئۆقرەیەکیان تا دروست بێت زۆر جەلانەیە بن لە خۆیان ئازار بە خۆیان بگەێنن وەلانەیە هەندێک جار ئەو دۆخە وانە بێت کە پێشببینی کراو بێت و هەروەها کنترۆڵیشی ئاسان نەبێت بۆ نمونە تۆ مناڵەکەت بردووەتە دەرەوە لە پراسایارێک ئەیا لە هۆڕنەکە دەنگێکی بەرزە دەنگی بانگ لە دەرەوەە ئەم جۆرە لە با بڵێن دەنگ زۆریانە قەرەباڵغی لایتی زۆر جارە مناڵانە بێ ئۆقراکە لە کاتێکا کە بێ ئۆقرەبوون ئەبێت چی بکرێ بۆ هێورکردنەوەیان باوەش یعنی هەرچەنە مناڵی ئۆتیزم هەنێکیان ئەوە ڕەتەکەنەوە باوەشکردن بەڵام باوەشکردن بەڕاستی ئەگەر لای ڕاهێنەر بێ یا لای دایک و باوکی بێ هێوریەکاتەوە تەنانە خۆشمان ئەگەر بۆنە تووشی حاڵەتێکی شۆکە بین ترسێک لە دەرەوە ڕوئەیە یەکێک باوەشمان پیا بکە هێورمانەکاتەوە یعنی نەک ئەوەی بڵێ دانیشە حای من مەبە لێرە یعنی بەڕاستی دایکان و باوکان بەس مشکلەی ئەویان هەیە ئەڵێ حەیامە چێ يعني أو رجاء نحامته بجدي وتم حاتشوني يعني توقعة براسي يعني يكشتي تريش هيا لكاتي دزنيشان كردني أويك الدكتور عليه أو من على أوتيزمي هيا ده كانوا باوكان أكون له ما كردني يكتري يابون منا بنا بنبر مسألة شيخ جادوشتيوا يعني أجشتك تنبو باسكم تصورناك أو رجش باسم كبو ده كانوا باوكان کەسێک بوو هاتمەوە بۆ ئێرە ئەمە 4 ساڵەمەوە پێش لە کاتی کۆرۆناکە بووم چوومە ماڵێکەوە مناڵەکەی طبعا 4 ساڵە خۆی عادەتە مناڵی ئۆتیزم لە 3 ساڵەوە دیاریەکرێت ینی تر دەرەکەی وردە بنی قاچین بینی شین بوو بۆەوە باشە کە بینێ وتمە بواشین بۆتەوە وتی وەڵاهی خەسوم و توێتی بەخوا ئەمە جنۆکە جنە چۆتە لە شیۆ مناڵەوە دخو إمازان يعني هر جنوشتي وهر ناتي بلا إماليشا من الله وأنا بريئة وتي خوم نمتواني وبيبام دايكا كوتي بلام خصومو باوكي بردويتي يعني آوا بدار كشاويتي بقاتي هاد جنا كبتيتا دارا يعني بروات هبي السكة باس الشيخان بدلي برو باس ياكم أخي منالي كيوا قناحني ببيتا تصحيي قصي أمو أو وتم باشا تو أتواني بقسي خسوتك بلي باش بسرتها أي كم ضلي أي جناش كاني ما يبخو بدوات هونيا بلا بردم أو نبو قناح من عليك شوا أذانم إيرزور أو شتانا الزالة والله ما الحمد لله يعني برو باشتري جوشتوا يعني زياتو هوشيار بونتو داي كانوا باوكان بس براسي قناحته من عليك شوا بخيت بلي والله جادوا يا بلي أملو ما كردنا شو كتاسة أوتيزم بجراز نكراوتو آية مجيناتا آیا ئەوەیە ئۆکسسیجینی بۆ مناڵەکە نەچوو عنی هەموو گلیمانەکان زۆرە هایا ئایا لە 26 هەفتەیە مناڵەکە لەدایک بووە زۆر شتی تریش هەیە ژینگەکەی چکە هەنێ مناڵ هەیە بە زگماکی ینی کە لەدایکەمێ مشکلێنی و تا 3 ساڵیش 4 ساڵیش مشکلێن تا 5 ژینگەی دەوروبەری ماڵەکەی تووشی ئۆتیزمیەکە و گۆشەگیری چی زۆرتر واکات چی یەک سەرکوتکردنی مناڵ زۆر سەرکوتیگەی بۆ نەکە کاتێک گەیەوێ لە مەجلیسێکا قسە بکات تو پێی بڵێت تۆ قسە مەکە بۆ تۆ نەهاتەوە قسێ بکەی کە ئەنەما هەنێ جار مناڵ ئەوە نەی فکرێ لای مناڵ هەیە و ها تازە شتی فکری تازەی لای ئەوە لای من و تۆ نییە سەرکوتکردن دوای ئەوە بۆ ئەوەی کاتی خۆتی بێ بەسەر بەری مۆبایلەکەی خۆتی بێتە دەست دائیمی ینی بڵێ بڕۆ بیکەتەوە گرنگەوێ بێدەنگ بێ خۆ دیتە دایکەکە بڕۆ بەلای ئیشی خۆیەوە الحەمدوللا وەڵام مناڵەکەم زۆر عاقڵە نەخێر تۆ خۆت تووشە برد چکە مناڵ هەیە بەڕاستی لەوێ ئەو حاڵەتی هەیە تەنیامانەوە تێکەڵ نەبوو بە مناڵی تریش هۆکارە بەڵێ باشە مامۆستا مناڵێک کە یەکلای بێتەوە کەمە ئۆتیزمێتی باشە یان فرێ جوڵەیە
ئەتوانێت شاشە زیرەکەکان بەکاربێنێ ئەمەر ئەلکترۆنیەکان بەکاربێنێت بەڵێ ئەوە وەک ئاماژەشم پێەیە بۆی نییە هیچ کەسێک حکم کا بەسەر دایک و باوکێکە بڵێ کە هاتە ژوورۆ ئەو مناڵە و ئی تەلەڤیزۆنە ئی شاشەکانە ئی ئەلکترۆناتە ئی مۆبایلە دووری خەرۆلەی چاگە بێتەوە من پێ ساڵم نەخێر بۆ نێو حکمی مطلقکەی بەسەر ئەو مناڵەیە بەسەر دایکەیە ئەشتوانێ مناڵەکە دابنیشێنی لەگەڵ خۆتە لەو کاتە سێری تەلەڤیزۆنەکەکە سێری ئایپادەکەکە بیکە باوەشی خۆتەوە لەگەڵ یاکە کاتێ سێری پاپاکەکە سێری پشیلەکەکە ئیشارەتی بۆ بکە پێ بڵێ ئەوە پشیلەیە ئەها وتی چی وردە وردە گوێی لە سەڵتەکەی تۆ بێ لەگەڵی بینینەکەشە ئاماژەکانیش فێرە بێت چکە ئۆتیزم ئاماژەی کەمە ئاماژەکانی کەمەیانی ناتوانێت زۆر لە ئاماژەکان تێناگا بەس ئەو دایکە زیرەکە ئی ئافرن بۆ دایکە زیرەکە خۆی دائنیشێ لەگەڵیا چونکە تۆ دای بنیشێ بە دیار تەلەڤیزۆنێک و شاشەیەکەوە هەر ئاوایە تو ئەڕوا چکە حەزی لێتی حەزی لێتی بڕوا بەس هیچیش تێناگا بەس ئەوەیە دایکەکە زیرەکە هۆشیارە کە بەو شێوەیەکە ئەشکرێت ناشکرێت دوور بخرێتەوە لێ نەخێر باشە مامۆستا ئەو یاریانە چییە کە مناڵێکی ئۆتیزم نابێ بیکات ئەبێ لی دوورکەوێتەوە والله یاری شتێکی دیاریکراو هەیە چکە ئەبێ هەموو بکە هەمووی تاقیکاتەوە یعنی بۆ نەشتی تازە تاقیکاتەوە یاری پەزڵەکان هەیە وێنە کێشان هەیە لەگەڵ ها بۆیاخکردن هەیە ئەوەی کە بە بۆیاخکردن بۆ شوێنێکی ێری بۆیاخەکە یا بۆن منە بە لە ئینتەرنێتەوانەیە هەنێ ڕسمی پشیلە و هەنێ حیوانات هەیە ئەی هەینیتە سەری بۆی ئەبڕیت و دوای یاڵی وەرە بە سیکۆتین پێوەی کە ئەبێ خۆی ئەو شتانی لە مێشکایەتی دەری ببڕێ میکانۆ گرفتێکی نییە؟ نه ئەسڵ زۆر باشە بۆ مێشکی چکە ئۆتیزم یەک خاڵیان هەیە ئەوە کە زۆر زیرەکەن ئەبێت توانە شاراوەکەی بدۆزیتەوە چکە لەوەیە زۆر زیرەکەم بەڕاستی لانی میکانۆیە چکە لانی بیکاریە ئەوە مشکێ جوڵێنە باشە مامۆستا ڕێزان ئەم منداڵانە هەنێک جار لە ڕووی هەستەوە جیاوازن لە مناڵەکانی تر بۆ نمونە ئەبینیت بەجلەیەکی تایبەت ئەمان هەستیاریان بۆ دروست ئەبێت بۆ نمونە ئەبینیت زیاد لە ڕادە دەنگێک ئەمان ئەترسێنێت یان ئێمە هەندێک دەنگەیە بە درێژای ڕۆژگوێمان لێ ئەبێ ئەم دەنگانە ئەوان زیاتر هەستی پێکەن ئەگەر وشەکە من ئەوەنەی بە دوایە چون وشەکە SPD پێ ئەوترێت ئەمان لە با بڵێن وەرگرتنی هەستەکانە جیاوازن لەگەڵ ئەمە هەندێک جار هەیە کۆمەڵک تەکنیکیان بۆ بەکارەهێنن بۆی کە هەستەکانیان ئاسایی بێتەوە یان کێشیان بۆ دروست نەبێ بۆ نمونە جاران مەشکەی هەبوو مناڵیان نەخستەنە ماشەکی گەورە و ڕایەنەشەکان لەم سەرۆشە ئەوجر ئەمە بۆ ئەوان زۆر باشە یاخود بینیم لە کلینیکێک لە وڵاتێک بوو کۆمەڵێک خوشۆ وەکو سوسمار نەبوو ئێستا مارملکی گەورە هەیە و ئەمانە بەسەر جستان و ئایان هێنا خوشۆکەکان ئەیانوت ئەمە یارمەتیانەدا بۆ هەستەکانیان هەستی پێەکە وایە ئەم جۆرە تەکنیکانە لە ماڵ و دایک و باوک چۆن کاری لەسەر بکاتیان ڕاهێنەرەکان بۆ ئەوەی کە هەستەکانیان ئەوە ئەتوانن بیان بەنەدەرەوە بۆ نمونە نازانم لێرە کێڵگە هەیە ئێمە لەوێ هەر کێڵگە یعنی بە کوردی لەوێ کێڵگەکان هەیە یان بۆ منە شوێن مەزرعەیە هەیە تایبەتە بەس بە وەکو باخچەی ئاژەڵان ئەوان شوێنە خشۆکەکان هەیە بەتەنیا ئێمە بۆیان نەهێنین یعنی لە دەرەوە بۆ منە شوێنێک هەیە ئەڵێ ئەمڕۆ مناڵەکان یا ئەیان بین یا خۆیان بۆمانێنن بۆ ئەوەی هەز بەو شتانە بکە ئەها دەستکاری بکەن بۆ نەجاریوە هەیە ژیشکیان هێناوە ماریان هێناوە شتێ مناڵەکان طبعا یعنی تر حاڵەتە ترسناکەین یا هەرچەند بخۆم تۆزە ترسنەکەژن لەوەیە بەڵام کە دەستی لێن هەستێکی زۆر خۆشە یعنی ئەها ئەڵێ ئەمە زبرا کە دەسەیە لە بۆنە لە ژیشکەکەوە چەند زبرا ئەنی دەستم هەستی پێکە ئەکسە هەست بە ئازارەکەکە بۆ منە کە دەستە لە مارەکەوە چەند نەرمە ئەنی چەند لوسە بە دەستی ئاڕوە بۆ منە یانمە ڕۆشتیوە کە دەستی لێ ئێن هەستێکی پێبەخشێ هاڵێ ئەمە وەکو خوری وایە چکە وشەکان ئاوە دەرە بڕن خوری وایە چکە زۆر دووبارەش بەکارێنن تۆ لەگەڵ تۆ دووبارەیەکەنەوە بەڵام ئەو هەستانە کە ئەبێ بۆیان دروست ببێ وەکو مەلەکردن کە پێم وتی کە ئەچنە ناوی شەپۆلی ئاوەکە کە دەستی پێلەیە ئەڵێ ئەمە شەپۆلێکە ئاوە بەو شێوەیە طبعا بێ مامۆستاش و دایک و باوک زۆر ڕەوان بێژ بن زۆر زمان پاراو بن وەتەوشەی سادەیان بۆ بەکاربێن ئەبێ سادە وردە لەگەڵ یا بڕۆن باشە مامۆستا وەکو کۆتا پرسیار مناڵێک کە حاڵەتەکەی کەمترێکە یان وەکو بەڕێزت باست کرد ڕامان هێنا ئەم مناڵە لە ڕووی ژیانکردنەوە و هەڵسوکەوتەکانی ئاسایی بۆ کەمێک
خسمانە ناوەندەکانی خوێندن تێکەڵی مناڵی ئاساییمان کرد ئەرکی مامۆستا چیە لێ؟ خۆی ئەوانی کە ئاسیان لاوااسترە نیشانەکانیان لاوااسترا ئەوانە زۆر بەکەمی یعنی لەوانەیە بڵم 6 مانگ 4 مانگ ئەبنە مناڵێکی سربەخۆ و ئەتوان تێکەڵی خوێندن بکرێتەوە بەڵام ئەی ئافرین بۆ دایک و باوکەی کە ئەزانێ مناڵەکەی ئەو حاڵەتی هەبووە چونکە جارێکی تر ئەگەر بزانێت دەور و بەرەکەی تۆزێ سەرکوتی ئەکەن ئەبێ زۆر بە دووادا چونکە لەگەڵ مامۆستایە بڵێ مناڵەکەی من ئەو حاڵەتی هەبووە مانگ بە مانگ لەگەڵ مامۆستاکەیە بڕوە بڵێ مناڵەکەم هەست بە گۆڕانکاریەکەی هەستی پێیەکەی شتێکی تر گۆڕابێ هەستەکەی باشتر بووە هەستەکەی خراپتر بووە چونکە هەنێجار مناڵی تر وای لێکە تووشی ئەوە بێ بۆ مناڵێ لێمان دوورکەوەرەوە یا بۆ منە هەست بە کەمی خۆی ئەکا کە با تایبەت کە دایک و باوک زۆر باسی مناڵەکەی کرد وتی ها لە بەرچاو کە سوکارە بڵێ تخوا ئەو مناڵی من ئەوەی هەبووە تەوان گوێی لێتی زیاتر هەست بە کەمی خۆی ئەکا ئەوە ئەبێ دایک و باوکان و مامۆستایان زۆر زیاتر ئاگاداری ئەو مناڵە بن هەتا وردە وردە ئیتر ئەکاتە تەمەنێک ئیتر پێویستی بەکەس نابێت زۆر سپاس زۆر سپاس دەکەم تەمان حەزم کرد یەک شت بڵێم خۆزگە لە ڕێگەی ئەم بەرنامە جوانەوە لە ڕێگەی ئەم شاشە جوانەوە یەک تۆشتی زیاتر بۆ سنتەری ئۆتیزمەکەی بڕوا بکە هەست بە معاناتیانەکەم عنی دوێنێ هەستم بە معاناتی ڕاهێنەرەکانە کرد چکە وعدم پێیان وتم ئەگە بڕۆم بە کورسات ئەبێ من لە ڕێگەی ئەوە شتێکتان بۆ بگێنم چکە ڕاهێنەرەکان بەجددی عنی خۆبەخشن هەنیکان خۆبەخشن هەم لەسەر ینی حسابی خۆیان یەنە ئەوێ دوای ئەوە هەنێ تەکنیک نییە لەوێ بۆیان بەکاربێنن سنتەرەکەشیان کە من پێم وتم بیبەنە ساحەکەەوە تۆپێکی بێنێ هەمی ئاسەیان کەم خڵە ساحەمان نییە ئۆتۆ باس چێگەی وتم ئەبێ هیچنە بە هەفتەی جارە بیان بن بۆ مەلا ئەگەر ئێوەش نایبن دایک و باوکان ئاگادارکەنەوە ئەمە یەک لەلایەک ڕاهێنەرەکان بەڕاستی خۆزگە زیاتر گرنگی زیاتریان پێ بدرێت چکە حکومیە بە جددی ینی کەوتە حکومی ئیتر ئەبێت زۆر تایبەت بێ دووەم دایکان و باوکان خۆزگەیانی هەر لە ڕێگەی ئێرەوە دایکان و باوکان هەم لایانی مادیان باشە هەرچە من لە ڕێگەی بەخشینەوە ئەوە موتووە من ڕۆحی خۆم ئاسوودە کردووە ئەو زانیارەکەمی من پێمە حەزم کردو ڕۆحم ئاسوودە بێ هەروە بڕم پێیان بڵێم یعنی ئەو زانیاری پێمە بیبەخشم پێیان یعنی جارجا ئاوە سیمیناریان بۆ بکرێ ئەمە وەکو بتم نوێبوونەوەیە بۆ مێشیان منش پێویستم بەو نوێبوونەوەی هەیە تۆش پێویستی پێێتی هەمومان لێک شتانە لێک ئاسانامێنینەوە پێویستمان پێێتی ئەمە دوو لەو شتا کە عنی لە ماوەی ئەم پشۆمە ئەم شتانم کردووە شاڵە بەردەوامیشە بم لەگەڵیان من زۆر سوپاسانەکەم کە سوپاس و پێزانینێکی میان بۆ من دەربڕێ دووهام من وەکو خۆم لەوێ عنی لەگەڵ ئەوەشا من کە مامۆستام لە هەمان کاتە هەستەکەم لێرە زۆر لایەنی خۆبەخشیەکە کەمترە کەس ئیژ ناکات ئەڵێ هەر چاوەڕێ ئەوە کات حکومەتدای بمەزرێنێ بەڕاستی ئەبێ لە ڕێگەی ئیشی خۆبەخشەوە بۆی ئەزمونێکی خۆش بۆ خۆ بەیاکەی من خۆم وەکو خۆم ئەوەنەم ئیشی خۆبەخش کردو بڕواتان هەبێ یعنی ئەونی لە خۆبەخشیەکەمەوە شت فێر بووم لەوانەیە بڵم لە پیشەکەی خۆمەوە لەگەڵ یا لە ڕێگەی ئەوەی کا بۆن منە دەستم کردو بە ئیشکردن یا لە ڕێگەی شادەکەمە بۆ شێوەیە فێر نەبووم ئەجا یارمەتی دائیمی پەنابەری کوردم ماوە حتا لێک ئینیشا حکومەتی خۆجەیی بەڕیتانی کۆمەڵی کەسیان بان کرد لە ڕێگەی کۆمەڵی کوردی بەڕیتانیاوە تەنها خۆی تقریبا 35 بۆ 40 کەسیان بان کردبوو الحەمدولله عنی خۆم یەکێک بووم لەوانە خۆم بە خۆشحاڵە زانم عنی شانازیەکەم کە من کوردێکیشم و کە کەسێکی وەکو زمان پارە و لە ڕێگەی پیشەکەمەوە توانیم لانی دەرونی خێزانە کوردەکان پەنابەرە کوردەکان بەوان بگێنم عنی وەکو ئیشەکەی خۆم دوای ئەوە لە خوێندگی کوردیش ئیشەکەم یعنی بەڕاستی لە پاڵ خێزانەکەشمە یعنی لە پاڵ خێزان و مناڵ و لە پاڵ دایکایەتیەکەشمە بەڕاستی شتێکم هێشتۆتەوە بۆ ڕۆحی خۆم ئاسوودە بێت خێشتم ئەم کتێبەشم هەیە ئێستا لە بەردەستمایە هەپی پارنت هەپی چایلد خێزانی ئاسوودا مناڵی ئاسوودە و دڵخۆش دروستەکە لە بەردەستمایە ڕاستی بەتەمام تەرجمەی کەم چکە بۆ پەروەردە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە حتا سپاسێکم کاک دکتۆر بەختیار تاڵبانی وتی ئەگەر تۆزێ دەسوبرد کەی من نتوانم یارمەتیشت بم ئەمە زۆر زۆر سپاسی ئێوەژە ئێمەش سپاسی بەڕێزت دەکەن ئەو کەسانەی کە خزمەتی ئەم منداڵانەکەن زۆر سپاس هیوامانەوەی بەرنامەکەی ئێمە ئینشەڵڵا
ئەمە یەکەم میوانی ئازیز نەبووە لەسەر ئەم تەوەرە گفتوگۆمان کردو میوانی دیکەشمان هەبووە هیوامانەوەی شەڵە ئەم پەیامانە بگات بە ئەو کەسانی کە کار بەدەستن بە دڵسۆزیەکی زیاترۆ خزمەت بە ئەم منداڵانە بگەن ئێمە سپاسی بەڕێز دەکەم بەخێبیتەوە